روشا سوريا نافروكي كومبونا كومالا هفتا وهيزن سوريا ديمقراط فروخانة طبطا كنترول دكن واللي من بج بوجارة يكي راهنان بخانم عرب تكرن جبو شر داعش كردين كركوكي داخوازا هل بجارتنين باريزگها خوا دقل تفايا عراق دكن سلام و ڕێز و هیڤین دەمە خۆش دەگەڵ کورد کۆنەکشن هەموو ڕۆژانێکی سێشەموان و هەینی لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت و لە کەناڵی NRTەوە ڕاستەوخۆ پەخش دەکرێت. دەستپێکی کورد کۆنەکشنی ئەم ڕۆژمان لە شاری ئامەدەوەیە. تەقینەوەیەک لە بنکەیەکی پۆلیسی شاری دیاربەکر لە تورکیا دەبێتە مای کوژرانی کەسێک و برینداربوونی چەند کەسێکی تریش. ئەم تەقینەوەی ئەمڕۆ سێشەممە کە بەشێکی باڵەخانەکەی پۆلیسی ڕووخان چەند ڕۆژێک بەو لەو ڕیفراندۆمەیە لەسەر دەستوری تورکیا و بڕیارە ڕۆژی یەکشەمە بکرێت. وەزیری ناوخۆی تورکیا دەڵێ ئەو تەقینەوەی ناوباڵەخانەی هێزەکانی دژە ئاژاوەی سەر بە بەڕێوەبەرایەتی ئاسایش لە شاری ئامەد ڕوویدا بوو لە ئەنجامی ڕووداوێکەوە بووە نەکشتی تر. سلێمان سۆیلۆ دەڵێت تەقینەوەکە لە شوێنی چاکردنەوەی ئۆتۆمبیل و ماشێنەکانی دەستگاکە بووە و لەو کاتەوەی سەرقاڵی چاکردنی زرێپۆشێک بوون تەقینەوەکە ڕوویداوە و لە ئاکامدا 4 کەس بریندار بوون و کەسێکیش کەوتووەتە ژێر داروپەردووی شوێنەکە. وەزیری ناوخۆی تورکیا دەڵێ لە ئێستادا هیچ بەڵگەیەک نییە ئاماژە بۆ ئەوە بکات دەستی دەرەکی لە ڕووداوەکەدا هەبوو بێت. ji bo pitir agahiyan li ser teqîna îro li Diyarbekir Amedê rastexwe niha digel me Peyamêra dengê Amerîka li Amedê xecican farqîn xecî tu niha ji cihê rûdanê tê ew vîdyoyên te niha ji me reşandîn diyar dikin ku teqîn bûye li wê derê lê ziyana wê çi bûye egerê teqînê çi bûye ji ber çi ew teqîn çê bûye te çi zaniyarî hene tu ji me re bêjî. بله راستش خب آگاهی سلیمان سونوج آنی زمان فتن فرمی تشتکو آنی زمان براستی دبیشن دما تعمیرات وسایت که زرخی دکو دبیشن تومای تاکین شبیه لگوری هین ادعای دبیشن مهمات یعنی هم بمب او فشک و چکشی دو در هبونه او بتقینا وان زیانه که پرمازن شبیه دیسا باید استنشان کرد که راست کارکرک جیانا پوش دستا وزیر کار نفت بجه 4 بریندار هنه لی گوری آگاهی که مجنح خوشخانه دست خستن بیستی زیادت بریندار هنه از مالباتن در دور را خویم کسین لوی داری بون اوجی بتقین گلک از یعنی جام و گلک زیان مازنجی چه بونه حتی امکان بجه نافچین در دورش افدن کات بیسن 4 کیلومتر دوری و درنه لی تقین یعنی براحتی جا بله خاجي انت كان باش نتنيش ناين غوتن بله خاجي قرباني سيفيل بون قرباني كاركرك سيفيل تعميرخانه الويدر دا وقت دما كنت بجه وزير سعودي بجه دما كو تعمير كريه يعني تقينك تشيبيه وقرباني هاتيه غوتن هاتيه كشتن لي دسبيك دا هات غوتن 4 حب كاركر يعني تقين هنگي كمازنا غوتن 4 حب كاركر قميتي وانا شو خوياشنا كي هندايه لي باشي د علي وار فرميدا ونهات اشتراس كرن غوتن تني جينا باش خجان انكو الغورا اگهيان اف بيامك بما بس دويا خجان فارقين باميرا دنگ امريكا ج آمدي دگل ما بو قال كي سباس وامد بحثي سياسة يعني سياسة أمريكا بكن دجبرن ريفراندوما بما بستا غوارتنا سيستمي بريفابري اللي تركيا دبيجن اگر غوارتنين پیش نیاز کری پسند بون جواکا ترکیا دا بش دبا و دموکراسی بن پی دبا گلو راستا دموکراسیا ترکیا لجير گفایا و ترکیا چاوا و بي غوارتن دگل ما دکتر کمال سليماني پروفيسوري آلیکار یہ سیاست روشلاتا ناوین ل the City University of New York جستودیا دنگی امریکا ل نیویورک دکتر کمال سپاس بوتا بسیاره یکی دجبرین رفراندوم دی بیجن اگر بأری در بازبو اوا سروکی ویدا صلاته هری بلند هبا و اوا دیجی بنماین دموکراسیه لگلک ولاتان سیستم سروکاتی هنه چما لترکیا او کماسیبا سپاس بوا لترکیا دا یەکەم شدەوەیە کە ئەو شێوە ڕیاست جمهوریە سەرۆکایەتی کە لە تورکیە پێشنیار دەکرێت ئەو چۆنەوە چ جۆرە فەرقێک چ جیاوازێکی لەگەڵ وڵاتانی تر
یەکەمەوە تورکیا بە بنەمایەکی دموکراسی قوی یا بناغەیەکی باشی نییە، ینی دموکراسی لە تورکیەدا هەمیشە بە شەرت بووە، دموکراسی زۆرتر بۆ تورک بووە لە چوارچێوەی ناسیۆنالیزمی تورکیدا و ئەگەر بێت و ئەو شتەیە ئەو گۆڕانە ئێستاکە کە سەرۆک کۆماری ئێستا دەسەڵاتێکی یەکجار زۆریەوە ئەوەی کە پێی دەدرێ بە هیچ شێوەیەک ئەو سیستەمی چەک و باڵانس نامێنیوە ئەو موازنەیە ئەو دەنگەیە کە بەکوت بە تورکی دەڵێن لە ناو دەچێت بۆیە بەڵێ دکتۆر دەموێت زیاتر لەسەر ئەو بابەتە ئەو قسە بکەین بە تایبەتیش ئاک پارتی و ئەردۆگان خۆیان زۆر حەزیان لەوێ یان کاریان کردووە بۆ ئەوەی ئەم ڕێفراندۆمە بە ئەرێ پەسەند بکرێ ئەگەر پەسەند کرا بە ئەرێ کاریگەری لەسەر کۆمەلگای تورکیا چۆن دەبێ؟ کاریگەری لەسەر کۆمەلگای تورکیا کولتورێکی زۆر درێژی دەوڵەت پەرستی تێدا هەیە و ئەگەر بێت و ئەو شتەیە ببێت ئەردوان بە سەرڕای ئەوەی کە کارنامەیەکی زۆر دوور و درێژی لە فەساد و لە کوشتر و بڕین و لە نابردنی ئەو نیوە دموکراسی کە هەبوو ئەوەدا هەیە و ئێستا کە وەکو دەزانین بەشێکی لانی کەم 13 نەفەر لە پارلمانتێرانی کورد لە ناو بە شێوەیەکی دژ بە قانون ئێستاکە لە زینداندان و ئەگەر بێت و ئەردوان ئەوەی دەست پێ بکە بەدەست بێنێ و خەڵک ڕێی بەڵێ بدات بە هیچ شێوەیەک ئیمکانی محاسبەکردنی ئەردوان نامێنی و ئەردوان و بەڵێ دکتۆر کەمال بینیمان لە ڤیدیۆەکەدا کە کوردەکان کامپین دەکەن بەڵام دیسانەوە لە هەمان کادا گلەی ئەوە دەکەن کە یەکسانی یان ئازادیان نییە لە کەمپینەکەی کە بۆ نا زیاتر مەبەستیانە. بەڵێ بە تایبەتی کورد بە تەواوی بایکۆت کراوە، ینی ئیمکانی دەستگەشتنی بە میدیانیەوە ئەوە لە بە تایبەتی ماوەیەک دوای حوتی جوونی 2015 دەستی پێکردەوە بە تەواوی پارلمانتێرانی کورد مەجای ئەویان نییە کە بە هیچ شێوەیەک باسی مەسەلەی کورد بکرێ باسی HDP بکرێەوە ئەوە نەک هەر بۆ HDP بۆ حتا بۆ حیزبی کۆماری خەڵکیش ئەو شتەیە هەیە. تەواوی میدیای تورکی ئێستا کە لە ژێردەسەڵاتی ئەیکیپیدایە و ئەوانەی کە لە دژی ئەو گۆڕانکاریەنە بە هەر دەلیلێک بێ هیچ جۆرە ئیمکانی دەستڕاگەچنێکیان بە میدیان نییە. بەڵێ دکتۆر کەمی ینی لایەک لە ڕاگەاندەکانی کەماڵ یان کلژدار ئۆگلۆ دەڵێ کە ئەگەر بوو ئەردۆگان دەسەڵاتێک دەبێت کە حتا کەمال ئەتاتۆرک نەبووە ئەگەر ئەو دەسەڵاتە بوو کە AKP وەکو دەرێن پارتێکی سەر بە ئیسلامیەکانە یان ڕێگەی ئیسلامی هەیە تا چەندێک دووری ئەوروپا دەبێ بە کورتی؟ بەڵێ ئەو شتەیە کە دەیڵێ وەکو تئۆریک ڕاستە، یعنی لە قانونی ئەساسی ڕابردوودا لە دەستوری تورکیای پێشودا ئاتاتورکیش ئەو دەسەڵاتەی نەبووە، بەڵام بە عەمەل ئاتاتورک ئەوەی هەبووە. ئەو جار سەبارەت بە گۆڕان هیچ شک لەوەیدا نییە کە ئەوروپا ترسێکی یەکجار زۆری هەیە لەوەی کە ئەردوان بتوانێت دەسەڵاتەکەی بکاتە بە شتێکی ئەبەدی و چونکە تاکو دەڕوات چاوەڕوان نەکراوتر دەبێ و دەستێکی زۆری لە فەساد و کوشتر و بڕیندا هەیە. زۆر سپاس دکتۆر کەمال سلێمانی پرۆفسۆری ئالیکاری سیاست ڕۆژهەڵاتە ناوین لە سیتی یونیڤەرسیتی یا نیویۆرکی گەلێکی سپاس دەستخۆش. سپاس تەشەکر دەکەم. گەورە کاربەدەستێکی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دەڵێت واشنگتن گەیشتوتە ئەو بەرەنجامەی رووسیا پێشتر زانیاری هەبووە لەسەر هێرشە کیمیاییەکەی هەفتەی ڕابردووی سووریا. ئەم کاربەدەستە بەو مەرجەی ناوی نەیەنرێ بە برادلی کلاپەر پەیامنێری ئاسایشی نیشتیمانی لە ئاژانسی دەنگ و باسی ئەسۆشێت پرێسی وتووە فڕۆکەیەکی بێفڕۆکەوان کە لەژێر کۆنتترۆلی رووسیادا بووە چاودێری ئەو نەخۆشخانەیە کردووە کە قوربانیەکانی ئەو هێرشە کیمیاییە بووی براون وەگوتوشیە چەند کاتژمێرێ پاشتر فڕۆکە جەنگیەکانی لە رووسیا دروست کراون بردومانی نەخۆشخانەکەی کردووە وەک هەوڵێک بۆ شاردنەوەی ئەو هێرشە کیمیاییە. لە واشنگتن باڵ دەکەوە سەر شێوەیە بیرکردنا بەڕێوەبەریا سەرۆک دۆناڵد ترامپ پشتی عێریشا موشەکن ئەمریکی لەسەر وێنە ڤەندا عەسمانی یاسووری و عێریشا بچەکی کیمیاوی
ژێڕابوو لە دەمێک و نوێنەرە ئەمریکی لە نەتەوێن ئێگرتی ئەگەرا کارێکی لەشکری دژی هێزین بەشار ئەسەد دوور نەخستی گەلک کاربەدەست لێرە لە واشتن ژناوبەرنا داعش بە ئارمانجە خۆیان یەکێ دادنێن. ڕاستە سەرۆک ترامپ هزرە گۆڕتنا ڕژیما سووریە دکە بالیوز ئەمریکی بوو نەتەوەیان یەکگرتی نکی هێڵی دبێژە سەرۆک بەشار ئەسەد لە پێش چارەسەریە سیاسی بوو شەڕێ ناوخۆیە سووریە ئاستەنگیەکە لە هێلی باڵدەکشینە کولادانە ئەسەد دکارە خەتەر بە. ما دیتیە کۆچەوەیە ئەگەر ڕژیمێکی تونند و توش لە لیبیای بگوهورە و ڕەوشە لیبیای بە بەردەوامی تەبلو هەبە و ئەس دکارم بێژم ژیانە خەڵکی لیبیای نەباشە. دەمەکیدا ئەمریکا هەوڵ دەدا ڕێ لە کوشتناهێش سیڤیلên سووری بگرە تیلرسن دەبێژە ئارمانجە سەرەکە ئەمریکا نەهاتیە گۆڕین. ئارمانجا مەیە سەرەکە ڕووخاندنە داعشەیە ئەڤ ئێرشە پەیوەندی هەبوو بە تاوانە ترسنەک یا بکارانیە چەکێن کیمیاوی دژە ژن زاروکان و سەرک بخوا گوتی بۆ زارۆکێن بچوژە. سەرۆکێ بەرێ باراک ئۆبامەژی هەوڵدان ئارمانجێ بکە ناوبرنا داعش ڕەخنەگرên کۆنگرێسی دەبێژن ئەو استراتیژی بە باشی ناهێتەکردن. ئەف بیرۆکەیە کو ئەمێ داعش تێک ببن و پشترا بهێڤیە کو ئەسەد و هەنێکێ دن بکار بینین ji بۆ چارەسەریەکێ ئەو دێ کار نەکە تا کو ئەسەد هەیە دێ هەر گروپên سنیên رادیکال هەبن. ترامپ بەحسە سووریا دە گوتارە خۆی هەفتیانەدا نەکرد لێ ئەو پێگیر بوو لە سەر باندورە ڕوولا ئەمریکا لە سەرانسەرێ جیهانێ. دابینکردنا ئەولەکاریە بوو خەلکی ئەمریکی هەر وەسانمەرەمان و ژەنکردنا ڕوولا ئەمریکا لە جیهانێ دیسان ji aliyê aborî û leşkerî em tê digihîn Emerîkayeka bihêz di berjewandiya hemî cîhanê ye. ئەگەر سەرۆک داخوازە پتر چالاکیە لەشکری لە سووریە بکات داخوازن ئەرێکردنا کۆنگرێسێ ژی دێزێدەتر بن. Ez bawer nakem serok divêt ew êriş bê erêkirina kongresê kirbaye. Ev jî xetaya kongresê ye. Me çend salan tiştek nekir. Min pêşniyaza erêkirina bikaranîna hêzê kir. Lê kesê dengê xwe neda min. پشتی راپورتên xwecihî ku dibêjin bingeha Amerîka li roja ênî êriş kiribû careka dî borabûna firokan amade ye. Trump bi twîtekê wiha şirove kir ku çêkirina vê firingê asan û erzan e. سەرۆکی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە هەفتەی ڕابردوودا بوو فەرمانی هێرشە ئاسمانیەکانیدا بۆ سەر سووریا وەک سزادانێکی سەرۆکی سووریا بۆ ئەو هێرشە کیمیاییەی ڕژێمی سووریا کردبیە سەر ناوچەیەکی سەرهەڵداوان. لەم هەفتەیەشدا هەر بە بڕیاری داناڵد ترامپ ئاڕاستەی کەشتێکی جەنگی ئەمریکا گۆڕدرا بەرەو نیمچە دوورگەی کۆریا. هاوکات کۆریای باکوور کاردانەوەی هەبووە بەرامبەر بەم جموجۆڵە لەشکریە. ئەم جموجۆڵانەش زۆر لێکدانەوەیان بەدوادا هاتووە. لەوانە ئایا سەرۆک ترامپ هێشتاش لەسەر ئەو هەڵوێستەیەتی کە ئەمریکا بە پلەی یەکەم دێ لە سیاسەتەکانیدا؟ تەنها هەفتەیەک لەمەوبەر سەرۆکی ئەمریکا داناڵد ترامپ هەمان پەیمانیدایەوە کە 100 جار لە میانەی هەڵمەتەکانیدا بووی. من نابم و نامەوێت ببم بە سەرۆکی هەموو جیهان. من سەرۆکی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکام و ئەمریکا لای من پێش هەموو شتێکە. بەڵام گرفتەکانی شوێنەکانی تری جیهان لەو هەفتەیەوە ئاستەنگیان بۆ ڕێبازی بەناوی ئەمریکای یەکەمەی سەرۆک ترامپ دروست کرد. لە سووریا هێرشی گومان لێکراوی چەکی کیمیایی وای کرد ترامپ فەرمانی هێرشی ئاسمانی دژ بە حکوومەتی بەشار ئەسەد بدات. ئەمەش ئەمریکای زیاتر خستە نێو ئەو شەڕە ناوخۆیی سووریا کە 6 ساڵ لەمەوە بەردەستی پێکرد. لە ئاسیا گروپێکی هێرشبەری USS کارل ڤینسن بەرەو کۆریای باکوور ڕەوانەکران. ئەمەش پەیامێکی بەهێزە بۆ ڕێبەری تاکرە و کیم جون ئۆن. لە کۆشکی سپیش کاردانەوەکان بەرامبەر لە سەرکارلابردنی ڕاوێژکاری باڵای ئاسایشی نیشتیمانی ترامپ ستیڤ بێنن بەردەوامە. ئەم هەنگاوەش لەلایەن زۆرێک لە کەسایەتەکانی ڕێبازی دەرەوە پێشوازی لێکرا. هەندێکیش بیر لەوە دەکەنەوە ئایا ترامپ بەرەو سیاسەتێکی زیاتر دەستێوەردان دەڕوات؟ بەڵام جیم کەرەفانۆ لە تیمی گواستنەوەی دەسەڵات بۆ ترامپ دەڵێت هەڵەیە گەر وا بیر بکرێتەوە. پێم وانییە ئەمە سیاسەتێکی دەستێوەردانی دەرەکی بێت بەڵام کاتێک کە سەرۆک هەز بکات بەرژەوەندەکانی ئەمریکا لە مەترسیدا بێت ئەو دەما کار دەکات. کەرەڤانۆ بە ڕێگای سکایپ گوتیشی ئەمە جیاوازە لەگەڵ سەرۆک باراک ئۆباما کە زۆر جار بە هیچ شێوەیەک نەیدەویست هێز بەکاربهێنێت لە سەرانسەری جیهان و جۆرج بوش کە بەوە تاوانبار دەکرا زۆر خۆی دەخاتە نێو مەسەلەکانەوە. کاربەرستانی بەڕێوەبەرایەتی ترامپ دەڵێن هێرشەکانی سەر سووریا مانای گەڕانەوە نییە بۆ ڕێبازێکی گۆڕینی ڕژێم. PJ کراولی کاربەدەستێکی وەزارەتی دەرەوەی بەڕێوەبەرایەتی ئۆباما دەڵێت ئەمە شتێکی ژیرانەیە. President Trump was elected to fix problems in America.
سەرۆک ترامپ هەڵبژێردرا بۆ چاکردنەوەی گرفتەکانی ئەمریکا نەک بۆ چاکردنی کێشەکانی سووریا هەر بوویە کۆشکی سپی ئاماژە بەمە دەکات نەخاسی سەرۆک بۆ بەکارهێنانی کردداری لەشکری بەردەوام گومانشی دەبێت لەسەر دەستێوەردانێکی زۆر لە شەڕی ناوخۆی سووریادا کە هیچ چارەسەری لەشکریانەی نییە. گوتەبێژی کۆشکی سپی شان سپایسەریش دەڵێت هەنگاوەکانی هەفتەی ڕابردوو لەلایەن دەستگاکانی ڕاگەاندنەوە گەورە کراونەتەوە و راپۆرتەکان لەسەر ئاڵوگۆڕەکەی کۆشکی سپیش دروست نین. و لەشکرین ئەمریکی و یەن کوریا باشوور ڕاهێنانن هەف بەش دکن لە پۆهانگ لە دەمێ گرژیان لەگەر ئاوا کووری و ڕەنگڤەدانا کوریایە باشوورژی گەلک توندا نزیکی 2500 ئەندامین هێزن ئەمریکی و 1200 یەن کوریا باشوور بەشداری مناوەرەیە بوون مەبەستا تەڤلیکردنا شیانە هێزین هەوایی دەریایی و پیادەین هەردوو وڵاتان ڕاهێنان دێهاتا 24 vê لێ دەفئاڤن دۆگو دۆم بکەن لە هەمان دەم ژی ڕاگەاندنەکە کوریایە باکوور دەبێژە پیۆنگیانگ ئامادەیە ji بۆ هەر جۆرە شەڕێکی ئەمریکی بخوازن. وەزیرانی دەرەوەی وڵاتانی ئەندامی کۆمەڵەی حەوت داوا لە رووسیا دەکەن ڕۆڵی یارمەتی دەرببینێ لە کۆتایی هێنان بە شەڕی سووریا. پەرسەندنە سیاسیەکان لە دۆسەی سووریادا هاوکاتە لەگەڵ پێشڕەوی هێزەکانی سووریای دیموکرات بە ئاراستەی شاری ڕقا پایتەختی دیفاکتۆی دەوڵەتی خلافەت و وەک سەرکردەکانی ئەم هێزەش کە ئەمریکا پشتیوانیەتی دەڵێن فڕۆکەخانەی تەبقەیان بە تەواوی کۆنتڕۆڵ کردووە. دۆسەی سووریا باڵدەکێشێت بەسەر کۆبوونەوەکەی ئیتالیایی وڵاتانی کۆمەڵەی حەوتدا وەزیری دەرەوەی ئەمریکاش جەخت دەکاتەوە لەوەی ناکرێت چاو لە تاوانەکانی دژە مرۆڤایەتی بپۆشرێ. ئەم لێدوانەشی هاوکاتی مەراسیمی دانانی تاجەگوڵی نەبوو لە شوێنی کۆمەڵکوژیەکەی ساڵی 1944 ئیتالیا. ئێمە ڕووداوەکانی ڕۆژی 12 مانگی 8 ساڵی 1944 سانت ئانامان لە یادە و جارێکی تریش خۆمان تەرخان دەکەینەوە تا هەموو ئەوانەی تاوانی دژی مرۆڤایەتیان بەرامبەر خەڵکی بێتاوان ئەنجام داوە بەرپرسیار بکرێنجار لە هەر شوێنێکی جیهاندا بن. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەرەنگاری هەموو ئەوانە دەبێتەوە کە تاوانی دژە مرۆڤایەتی دەکەن. کۆبوونەوەی وەزیرانی دەرەوەی کۆمەڵەی حەوت بە مەبەستی تاوتۆکردنی وەڵامی ئەم کۆمەڵەیەیە بەرامبەر بەو هێرشە کیمیایی وڵاتانی ڕۆژاوا دەڵێن هێزە سەربازیەکانی ڕژێمی سووریا کردوێتە سەر خەڵکی بێتاوان داواش لە مۆسکۆ دەکەن تا چیدی پشتیوانی سووریا نەکات. ئەوەی لێرە دەیبین هەروادێ و جیهان هاوڕا دەبێت بۆ پشتیوانی ئەو وەڵامی ئەمریکاوە ئەمەش نیشانێکە کە هەرگیز پش و درێژ نابین بەرامبەر بەکارهێنانی دڕندانی چەکی کیمیایی کە 100 ساڵ لەمەوە بەرقەدەغە کراوە. دوا بە دوای ئەو هێرشە کیمیایی حکوومەتی سووریا ئەمریکا و ڕۆژاوا داوای چارەسەریەکی سیاسیانەی قەیرانی سووریا دەکەن بەڵام دەشڵێن لە سووریای ئایندەدا جێیەک نییە بۆ بەشار ئەسەد سەرۆکی وڵاتەکە. ئێستا کاتێکی گونجاوە چۆن هەوڵ بۆ پرۆسەی ئاشتی بدەین لە سووریادا لەگەڵ وڵاتانی وەک رووسیا و ئێران عەرەبستانی سعودیە ئەوروپا ئەمریکا تا ڕێگە لە تاوسەندنی زیاتری شەڕەکان و تند و تیژیەکان بگرین. هەر ڕۆژی دووشەمە لەگەڵ بەڕێوەچوونی ئەم کۆبوونەوەی ئیتالیادا کۆماری ئیسلامی ئێران پەیامی خۆی نارد. باید به تروریسم خاتمه داده بشه. پێویستە تیرۆریزم لە سووریادا بنبەر بکرێت و بێگومان پێویستیشە هەندێک ڕێفۆرم لە سووریادا بکرێت ئەوەش بڵین ئەو بنەمایانەی هێرشەکەی ئەمریکا بۆ سەر سووریا تەواو هەڵە و نەگونجا و یارمەتیدەری تیرۆریزمە. هاوکاتی ئەم پەرسەندانەش لە ناو سووریادا هێزەکانی سووریای دیموکرات لە پێشڕەویدان بەرەو ڕقە پایتەختی دیفاکتۆی دەوڵەتی خلافەت هێزەکان توانیویانە کۆنتڕۆلی فڕۆکەخانەی تەبقە بکەن. سيطرنا على المطار بشكل كامل. کۆنتڕۆلی تەواوی فڕۆکەخانەکەمان کردووە و لە هەندێکی نزیکدا بنکەیشی ئاسمانی لێرە دروست دەکەین بۆ هاوپەیمانان و بۆ هێزەکانی سووریای دیموکرات تا لێرەوە لە مۆڵگەکانی داعش بدەین لە ڕەقە. هێزەکانی سووریای دیموکرات کە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا پشتیوانی دەکات یەکینەکانی پاراستنی گەل یەپەگە بەشێکی سەرەکیەتی. ئەفجێکی استراتێژیکەش بەرک و مەتۆرکی عسکەری تێناسکردن و تایبەت ملی تابقۆیدا ئەف مەتۆر مەشهورە. نشکەون دەژی قاوەتان زەحفت دا شەرکردنی ئارتێش ئازاد بوون نووسرا بوو ئەندەوەی چەتە بوون بلکو جیکی استراتێژیکە مرۆڤ کەرە هەر تشتیدا بکە مەسەرەن عەرازیە وێ زەحف هەرەیە یعنی ئەگەر تکاری دەورەیەژی بکەیت تکاری ئالان عسکەری تکاری سلاحێژی بخێت تکاری پەروەردەیشتیدا ببینی.
ئێستاشی لەگەڵدا بێ کاردانەوە دژی هێرشە کیمیایەکەی حکوومەتی سووریا بۆ سەر شارۆچکەی خانشیخون بەردەوامە نەکرد لەسەر ئاستی سیاسی بەڵکو لە ناو کۆمەڵگەکانیشدا وەک ئەو گرتبوونەوەی منداڵانی خوێندنگاکانی شاری نیودەلهی هندستان لە مەیدانی غاندی کردیان بۆ پشتیوانی لە منداڵانی سووریا وەک دەگوترێت نزیکەی 30 منداڵ بوونە قوربانی هێرشە کیمیاییەکەی ڕۆژی سێشەممەی ڕابردوو. و پشتی دەرخستن ئەمریکانن کۆمەڵە دەوڵەتە ئیسلامی داعش ji منبش بۆ جارە یەکیە خانمên عەرەبین wê deverê dest bi rahênanê dikin ji bo beşdariyê di şerê Daişda. Ev cara yekemîn e got jinên Ereb beşdarî karê çekdarî dibin. Piştî perwerdeya got di mehan dirêj kir sih şervanên jin ji bajar û gundewarên Minbicê got ji pêkhateya Erebin tevlî Meclisa Leşgeriya Minbicê dibin. Fermandara dewreya perwerdê roj xabûr da zanîn got perwerdeya wan bi alîkariya hêzên Emrîkî bû û şervanên nû li ser hemî beşên çekan hatin perwerdekirin û niha ew amade ne got beşdarî qadên şer bibin. Ev akademî destpêkê Akademiya Hevalê Jinê Ereb e. Taybet hemî hevalê Erebî Minbicê ne. Aslê xwe hemî ji Minbicê ne. Ji mara wan sî endam in. Hem di meha ev perwerde dirêj kir. Milê îdeolojîk, milê siyasî, hem leşkerî jî hat dîn. Tê zanîn got herêma Minbicê herêmeke êlî ye û rakirina çekan ji aliyê jinan da nehêsan e. Lê dîtina şervanên YPG û şerê wan li dijî Daş bandora xwe da ser jinên Minbicê. Her yek ji keçên got biryara rakirina çekan girt ji sedemekê bû û her yek ji wan anî ziman got zext û zora got wan ji Daişê dît sedema sereke bû got ev biryar bigirin û beşdarî şerê li dijî Daişê bibin. Ez tevlî civaka leşkeriya Minbicê bûm ji bo berevaniya mafê jinan bikên. Her wiha em tolvedanê ji Daişê vekein. Dema min ji malbata xwe got ez di tevlî civatê bibim wan erê kirin û piştgiriya min kir. Bi destpêka şerê navxwayî li Sûriyê li herêmên Kurda jinên çekdar derketin holê û rolekî giring lîstin di şerê li dijî grûpên çekdar yên got êrişa herêmê kirin. Lê civaka Ereb wekî Kurdan jinên çekdar qebûl nedkirin. Lê niha piştî got jinên Kurda dîtin nêrîna wan tê guhartin û êdî jinên Ereb çek radikin û beşdarî jiyana leşgerî dibin. Mahmûd Balî dengê Amerîka gundewarên Minbicê. لەگەڵ نزیکبوونەوە لە وادەی هەڵبژاردنەکانی عێراق کورد لە پارێزگای کەرکووک داوا دەکا لە هەمان کاتدا هەڵبژاردنیش لە پارێزگاکەیاندا بکرێ بەڵام وەک پامنێری دەنگی ئەمریکا دەڵێ حکوومەتی نێوەندی لە بەغدا لەسەر داوای تورکمان و عەرەبەکانی کەرکووک دەخوازێ هەڵبژاردنەکانی پارێزگاکە دوابخرێت. دوای بڕیاری هەڵکردنی ئاڵای کوردستان و داواکردنی ئەنجومەنی پارێزگار لە حکوومەتی عێراق بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم لە کەرکووک هەنگاوی سێمی لایەنە کوردیەکان فشار دروستکردنە بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگار لەو شارە کە کوتلەی تورکمانی و عەرەبی دژین. سەبارەت بە قانونی انتخاباتی مەجلسی محافظاتی عێراق بەگشتی و لە نێو شا کەرکووک ئێمە لە پەرلەمانی عێراقی خوێندنەوەی یەکەم و دووەمان بۆ ئەم پرۆژە یاسایە کردووە کە لە حکومەتەوە هاتووە بۆ پەرلەمان و ئەو برگەی کە پەیوەند و پەیوەستە بە کەرکووک قسەمان لەسەر کردووە کە کەرکووک لە مادەی 37 کەرکووک جاکراوەتەوە و چەند شروطێکیان بۆ کەرکووک داناوە کە قابلی قبولکردن نییە. باز دەوە دەکرێت کە قانونی خاص بۆ کەرکووک دابنرێت بۆ انتخاباتی تێبکرێت لایەنی تورکمانی داوای ئەمە دەکات. ئێمە وتومانە ئەگەر کەرکووک تەرکیبێکی معەنی هەبێت ئەگەر کەرکووک ناوچەیەکی کێشە لەسەر بێت ئەوە مووسڵ ئەوە خانەقین ئەوە سەلاحەدین ناوچەی کێشە لەسەرە و تەرکیبەی متەنەوعی تێدایە ئەگەر بۆ کەرکووک قانونی خاصدابنێت دەبێت بۆ شارانەش قانونی خاصدابنێت. ماوەی 12 ساڵە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەنجام نەدراوە و پێشتریش پارێزگاری کەرکووک هۆشداری دابوو لە دواخستنی هەڵبژاردن لە کەرکووک لە کاتێکدا کوتلەی تورکمانی و عەرەبی داوای دەرکردنی یاسایەکی تایبەت بۆ ئەنجامدانی هەڵبژاردن لە کەرکووک دەکەن لەلایەن پەرلەمانی عێراقەوە. ینی بە دروستی 12 ساڵە هەڵبژاردن لە کەرکووک نەکراوە. ئێمە هەوڵمان داوە لەگەڵ بەغدا لەگەڵ نوێنەرانمان لە بەغدا لە ئەنجومەنی نوێنەران و هەروەها هەموو لایەنە کوردستانیەکان کە نوێنەریان هەیە لەوێ
کەوا هەوڵی جدی بدرێ هەڵبژاردن لە کەرکووکیش بکرێ و ئەم هەڵبژاردنە ئەبێ بەبێ مەرج بێت وەکو پارێزگاکانی تر و ئێمە چاوەڕوانی ئەوەین. دانیشتوانی کەرکووکیش بە تایبەت کوردەکان لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردن و دەستنیشانکردنی نوێنەری نوێدان لە کاتێکدا عەرەبەکان زیاتر بیریان لای شەڕی حەویجەیە وەکو لە هەڵبژاردن. طبعا ئێمە حەقی خۆمانن نوێنەری خۆمان تازە هەڵبژێرینەوە کە ئەوەی کە ئیساکە مەوجودە و گۆڕانکاریە بە خەڵکەکەیشا بکرێ ینی بەو سەر و چاو بەو هینا پێویستیانە بکرێ ینی خۆ هەنێر شتەیە تۆ کابراایەک دائەنرێ لە هەجێگایەکە نابێتتر هەتا بێت و وەتەمابیتر هەر ئەو هینت بێ ئمڕۆ کۆمەڵە جیلی گەنج و خەڵکی زانا و لێ هاتوو هەیە ڕەنگە ئیسان بیر و باوەڕ و ئینەکان ئەوان فکرەکان ئەوان ڕەنگە لە فکرەی کۆمەڵی وەکو ئێمەیل باشتر بێ. ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە ئێستادا زۆربەی ئەندامەکانی کووردە، هەروەها کوتلەی تورکمانی دوای کورد بە 9 ئەندام دووەم گەورەترین کوتلەیە و عەرەبیش بەهۆی بایکۆتکردنی هەڵبژاردننی ساڵی 2005 بچووکترین کوتلەی نێو ئەنجومەنی پارێزگای کەرکووکە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک. لە ئیرانی وەزارەتە هەندەر ئیرۆسی شەمێ بە فەرمی دەستپێکردنا هەڵبژاردنین سەرۆکاتیە ئیرانی ڕاگەهاند. عەبدوڕەزا ڕەحمانی فازلی وەزیرê هەندەریê ئیرانی گوتە ڕۆژنامەوانە ku namzet dikarin niha xwe ji bo hilbijartinên serokatiyê li 19 meha Gulanê nav nivîs bikin. Li gora qanûnê serokê niha Hesan Ruhanî dikare xwe ji bo gereka diya serokatiyê namzet bike lê wî çi ragihandin nedane. Heta niha jî bi tenê İbrahîm Reîsî melayê Parêzyar yê nêzîkî rêberê Olî Ayetullah Elî Xamenî û Hamid Baqayî cêgirê serokê berê namzetkirina xwe ragihandine. Piştî sê heftiyan lîsta namzetan wê bê ragihandin ew jî piştî Şurayê Nîgehban wana pesend bike. نرخی گیتار لە ئەمریکا گرانە کە ئەکرێ بگوترێ هەندێک کەس ناتوانن بیکڕن، بەڵام ئەوانەی ئارەزووی زەنینی ئەم ئامێرە موزیکیە دەکەن دەتوانن بە خۆڕایی موزیکەکەی خۆیان بزەنن، وەک ئەوەی لە نێوەندی گیتار لە شارەوانی فێرفاکس لە ستانی ڤرجینیا هەیە. دەنگی ئاوازی جۆراوجۆر لە نێو گیتار سنتەرەکەی شاری فێرفاکس دەنگەداتەوە. هەرچەندە ئێرە بزنسێکی فرۆشتنی ئامێری مۆسیقایە، نە شوێنی فێربوونی مۆسیقایە، نە ئەوانەش کە لێرن هەمویان کڕیارن. دیواری ئەم سنتەرە بە گیتار داپۆشراوە، هۆکارەکەشی لای کارمەندانی ئەم سنتەرەیە کە لە سەرتاسەری ئەمریکا یەک دیزاینی هەیە. هەڵواسینی گیتارەکان بە دیوارەکانەوە ڕەنگە لە ڕووی داراییەوە کۆمەک بە خەڵک بکات. جوانترین شت ئەوەیە ئەو گیتاری کە خەونی پێوە دەبینیت دەتوانیت دەستی بدەیتەوە بەکاری بهێنیت. خۆشترین شتی کارکردن لە گیتار سنتەر ئەوەیە هەر گیتارێک دەخوازی ئاوەها دەستی دەدێتێ و بەکاریشی دێنی بۆ هەر کاتێ کە خۆت پێت خۆشە. ئەگەر بخوازی دەتوانی بیکڕیت یان دەتوانی پاش تەوابوونی کارەکەت بیخێتە شوێنەکەی خۆیەوە. موزیکی ڕاک کە لە ساڵی چلەکانی سەدەی بیستەمەوە لە بەریتانیا و ئەمریکا وەک مۆسیقایەکی خێرا و گەنجانە پەرەیسەندووە. گیتاری کارەبایی ڕۆڵی سەرەکی تاجێراوە. لەم سەردەمەش کە مۆسیقای ئەلەکترۆنی لە برەودایە هێشتا نەیتوانیوە شوێن بەم ئامێرە لێش بکات. ئەم منداڵە دایک و باوکی بە دیاریەوە بوون، چاوەڕوان بوون حەزی منداڵەکان تێبێت، بەڵام وەک دەرەکەوت بێهودە بوو کاتێ خۆشتین شوێن لای ئەو گیتار سنتەر بێت. زۆر باشە کە بتوانی جۆری جیاوازی گیتار بژەنیت. لە ماڵۆ گیتارێکمان هەیە لە نێوان من و باوکم و دایکم کە دەیانەوێ فێر بن. لێرە گیتاری زۆری لێە، ئێرە باشترین شوێنە کە لە پشووی حوتودا بۆی بێت. ڕەنگە ئەمە فرسەتێکی باش بێت بۆ ئەو میوزیک ژەنانەی گیتارە ژەنن لەم بازارگەیە. هەر گیتارێک بتەوێت دەتوانی بەکاری بێنیت. ئیتر ئەگەر نرخەکەشی $4,000 بێت. یحیا بەرزجی دەنگی ئەمریکا، شاری فێرفاکس لە ویلایەتی ڤێرجینیا. هەڵبەت دەخیل ئەو نێوەندی موزیکانە هەر بەتەنها بۆ گیتار نییانی زۆر شوێنی تریژێ بۆ ئامێرەکانی تریش. ویستی بڵێکە نرخی گیتار زۆر گرانە لە ئەمریکا وەنیە بێچەندێن تینە دمەحیا کورد کۆنەکشن هەتا ڕۆژە هەینی هەر شاد و بەختەوەر بن و خوداحافیز. هەر شاد بن.